بەڵێ زان بەردەوامین ڕانکۆچین لەی تەوەری یەکەمی گفتوگۆکانمان زیندانیانی بادینان بابەتەکەمانە کە داوایان کردووە بگوازرێنەوە بۆ دۆسیەکەیان یاخود باڵێن بگوازرێتەوە بۆ چاکسازی گەورانی سلێمانی پێشتر و کارکرا و یاسایە بەڵام لەبەرەوەی با بڵێن بەڕێوەبەری چاکسازی گەورانی هەولێر ئەو بابەتە ڕەت دەکاتەوە لایەن هەولێرەوە ڕەت دەکرێتەوە پێدەچێت زیاتر بخایەنێت گواستنەوەیان یاخود ڕەنگە هەر ڕێگە نەدرێ بگوازرێنەوە بۆ چاکسازی گەورانی سلێمانی جاگلەیەکی شێ لەسەر بەڕێوەبەری چاکسازی گەورانی هەولێر بۆی کە کەسێکی سەربازیە گونجاو نییە بۆ پۆستا ڕەنگامانە کۆمەڵێک کۆکارم بۆی کە نیانەوێت بگوازرێنەوە لە ئێستاشدا لەبەرەوەی کە ڕەوشی زیندانیەکان هیچ باش نییە لەبەرەوە دەیانێت بگوازرێنەوە بۆ چاکسازی گەورانی سلێمانی و لەوێ بێگومان ڕەنگە بارودۆخەکە بۆوان باشتر بێت و ڕەنگە ئازادکردنی شیانی بەدوادا بێت ئێمە گفتوگۆی زیاتر لەسەرم بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان ڕەمەزان تەرتیسی کە جەنابی بەرەندامی تیم پارێزرانی دەستگیرکراوەی بادینان ڕاستەوخۆ لە دهۆکۆ لەگەڵمان بەشدار دەبێت کاک ڕەمەزان سڵاوت لەبێت و بەیانیت باش بێت دەمێت سەرەتا لە دۆخی یاخود لە ڕۆژی تەندروستی زیندانی کراوانەوە پرسیار لێ بکەم و دەست پێ بکەم ڕۆژی دەستگیرکراوان چۆنە ڕۆژی تەندروستیان هەروەها لە زینداندا و مامەڵانی لەگەڵیان دەکرێت بە چ شێوەیەکە بەێ بناوێ خودێ مەزن و دلوان دەست پێکێ دەمێ بینەرین هەوە باش بتن ئەگەر ئاماژە بێ چەندێ بدەین و بەردەوامیدانە زیندانیا زیندانێ بە پڕێکا پەیوەندیە دگەلمەدا و دگەل کەس و کارن خۆ هەروەسا و ئەو پەیاماژ کەس و کارێت وا دگەحتەمە بەردەوامین وەکو تیمێ پارێزەرە بەردەوامە هاش ناف زیندانی هەیە کاچ تێتەکردن و چاواب ڕێڤە چتن وەکو تا ئاماژە پێدایی منجی دوێت ئاماژە بێ چەندێ بدەم و ئەف کەسین زیندانێدا کەسین ئەم بێژین خەلکەکە نە تیرۆریستن و هەروەسا نە سەرکارێکی تیرۆری هاتی نەگرتن یانجی سەرکارێکی تەزویری هاتی نەگرتن یانجی سەرکارێکی بێژین دیر ji rewişt û binemayên gelê me hatîne girtin berûvajî ev kesê tevrûke em berevaniyê jî dikên û zindanê da kesên roşenbîrên kesên zanan e çalakvanin rojnamevanin ew kesin ku divêtin çaksaziyeka rasteqîne ya durist di herêmê da bête kirtê ew kesin yê heş ax û av û hewayê Kurdistanê dikin û hemî xebat û xizmeta wan bû hindê bitin bû avakirneka durist et Kurdistanê da bête encamdan hukmraniyek bête encamdan di berjewendiya hemî xelkê Kurdistanê da bitin lewmanê em jî wekû tîmê parêzera ji bo vê çendê berevaniyê ji van kesa dikîn mixabinî ve ku ev rûke ew serederiya gelwana têtekirdê çaksaziya hevlêrê da wekû çendîn cara ew amaje pêdin dibêjin her wekû em girtiyên yên berûkên şerîne yan exsîrîn destê divana da vê karkirin digelme da yan bijîn serederî digelme da her wekû em ji berûkên şerî hatîne girtin û em înan kirîne divê zîndanê da mixabinî ve ku em amaje bûye çendê bidim yek nimûne ku yek ji zîndaniya berî demekî bû min got gotî dû kes ji malbatekê her dû tîroristin û hatîne zîndan kirin ev dû kese birne devêk bes mixabinî ve gotî ez û hevalêt min hindî hewl û bizaveka zor didim ku ez biçime dev hevalêt xwe rêk nedaye bişte dev hevalêt xwe ku ev mavê çendîn heyvabî berî çendekê şnîka gehande defa ev hokare hemî bine ev hemî hokarin ku ev rûke mafê van zîndaniyaye daxwazê bikin eger ji vêrê bêneve veguhastin bû zîndaneka dîtirê wekû yasa rêgirnîne ku heker zîndanî daxwazê bikitin ji vêrê bite dihokê yan bişte cihekê dîtirê باشە کاک ڕەمەزان ئێوە ڕێگەتان پێ دەدرێت وەکو پارێزەران چاوتان بە زیندانیەکان بکەوێت ئەڤروکە یا گەهشتی ئاستێکی و دەستا مافێ مرۆڤی چەندین جارە هەوڵ و بزاوێ یادکردن بچتە گەلوانە داڕین تەخارێ ڕێک دەستا مافێ مرۆڤی هاتیە گرتنێک و دەرگەهی زیندانی ئان بژین دەرگەهی چاکسازی دەستا مافێ مرۆڤی هاتی نەگرتن سەرداناوان زیندانیا بکەن ئەڤروکە
بزانن ایش و آزارت و چنه زندان دا تانو کما وکو تیم پارێزەرە بێژم جارێکێ یان دو جارە سەردانا وا هاتیە کردنێ و یعنی وەکو یاسا ڕێکرد دەتەن دەمێ vەکولینێدا کو بەردەوام پارێزەر سەردانا زیندانê بکەتن و digelwana da em rîj bayne xwarê belê mixabinî ve ku giring ew dem bûye tuyî demî jî da rêk nedaye me em seredana wana bikeyn û gel wana rîn nexwarê. باشە کاک ڕەمەزان دۆخیێوان ئێستا چۆنە؟ یانی هیچ ئاگاداری دۆخیێوانن لەنێو سزنەکانە چۆنە بە شێوەیەکە؟ من ئاماژە پێدا و بەری دەمەکی ژی کاک پەیوەندی مەهاتی نەکردن ژناوا زیندانێدا کو کاک شێروانی هەر نەمایە دیگەل هەواڵن خودا و هەتانوکە ئەم نزانین بۆ کیرێ هاتیە بە گواستن و هەمی ڕێکن پەیوەندیە دیگەل کەس و کاری تویژی لە هاتی نەبرین و هەروەسا کاک گوهدار زێباری بەری چەندێکێک و یە بوویە biriye sijneka înferadî û piştîngê zivrandiye ve yê biriye di holekê da ku vê holê hemî ew kesin yên sera tezwîrê û sera karên yanî xirabkarî hatîne girtin û hatîne zîndanê da yê di gelwana da ku nehêlaye ew jî bişte dev hevalê xwe li gelwana da bijîtin ev hemî hokarin ku wan bêjîn şerekê derûniye di gelwana da têtekirinê di nava zîndanê da her wisa amaje bê çendê da هندی داخوازیه کن جه ریوبریا چاکسازیه جه باحث اجتماعی چاکسازیه جه کسین بجین ریوبریان برپرس زندانه دا به ریکا نامای کنویسینه و داخوازی آجید کن حتی نو که پیچ رنگه کی برسوک داخوازی توانجی نادن و ناهلن اف کسا جی بچن گلوانا دارین نخاره که ایش و آزارن خو او تشتی پیت وی بگهینه ریو بریا چاکسازی برواجی همی در گهلوانا گرتینه بشین کاره کی انجام بدن. باشه کاک ڕەمەزان داواکاری ئەوان بۆ گواستنەوەیان لە چاکسازی گەورانی هەولێرە بۆ چاکسازی گەورانی سلێمانی تاشەنە و داواکاریە یاساییە ئەگەر یاساییە بۆچی لەلایەن چاکسازی گەورانی هەولێرەوە ڕێگریان لێ دەکرێت کە و داواکاریە ڕێگریان لێکرێت و با بڵین داواکاریەکە ڕەدەکرێتەوە. من ئاماژە بوێ چەندێ دا و دەمێ ینی کەسێکە زیندانێ دا ئیک ji mafê nû ye ew cihê malbata wî lê daxwazê biketin bête veguhastin bû wêrê bête veguhastin bû ew cihê nêzîktir bit bû kes û karê nû xweştir bitin her wisa bête veguhaştin zîndanekê bû zîndaneka dîtirê ev rûke dergeh lê nehatîne girtin ji layê yasayî ve ji bo wê çendê ku rêxweşker bit bû jiyana vî kesî bes هوکارین وی چنده اون اوید نوکه من بری نوکه آماجه پیدای اف هوکارنه بنا اگر اوی چنده کو اف زندانیه پمی حولو بزاوا بکن هر وسا و کو تیم پارێزەرە ام دگل وی چنده دا بوینه و دیف دا خازیتوانا چوینه کو ام بشین ریک بیتا خوش کرن کو اف کسا بینه بگواسن بو زندانا چاکسازیا ریوبریا چاکسازیا سلیمانی بس حتی افرو که نهاتینه دنگ و هیچ برسوکشی بو وی چنده نبویه. باشە کاک ڕەمەزان هەوڵەکانی ئایندەتان چییە؟ یعنی چ ڕێگەیەکی ترە گردەبەر هەتانەوێت چی بکەن بۆی ئەو داواکاریان بەجێ بکە؟ بله ام وەکو تیمێ پارێزەر ئادرێکن یاساییدا هەندی ڕێکێک هەبتن ji destpêkê û heta evroke em nerawastiyayîne û me dest neberdayîne ji vî karê xwe ji berevanîkirin ji van kesên evroke di zîndanê da her wisa ku me berî çendekê jî daxwazek dabî ku 5 kes bêne azadkirin dîf madê 331 yê binemayên sizayên dadgehî da ev kese divê hatbane azadkirin û heker ev kese hatbane azadkirin her wisa nêzîkî 15 bû 20 kesên dîtirê jî da azad bin bi vê biryarê belê mixabinî ve hemî rêk lê hat negirtin ku ev kese neêne azadkirin bibne ji layên yasayî ve û yasa berfindê çûye ku biryareka dadgehê ya dadgeha yanî biryareka temîzê ku kesek nehatiye azadkirin li dîf azadkirina bi merç ji bo wê çendê ku ev kese li dîf madekê tîrorî hat bûye girtinê ev rûke ya bû me kiriye bêjîn belge ku ev kesên dîtirê em dibêjîn berûvajî yasa ya rast û dirist û rûn û aşkira ye dibêjitin ew kesên
الجرائم الماسة بأمن القومي كو أو كسين جريمة كربتن دجي خدمته كاركرنك بو داركي كربتن د سر ولاط خو أف كساجي نجوان كسابويا نبيوندي باطلاع إيران وبويا نبيوندي بميتا تركا وبويا أف كسا أو بويا جناخ داخل يعني كردستان دا خبات خو کریا جلای روزنامه‌وانی و جلای یاسایی و کار کریا جبو و چنده هر وسا ما حولو بزاوه که دیامای کو اوجی ده هفتیابه دا ما بریارا دایی و کو تیم پارزرا جوینه که بکنین سر و چنده کو ام یعنی بجین ریکا که دیا یاسایی ما هی کو تدخل تمیزی ام طلب بکی کو هر دیسا ریکا که دیا یاسایی باروانی کرنجه و کیسا بادینان بکی تصور دوایە دەرەنجامیە بێ نەتیجەیە بێ هەوڵی دوایە ئەو کۆبوونەوەیەتە بله يوم همي هولو بزاوين ياسایی ريكت منا وام ديگيري نبر وام وقت بيجين دفما آرمان جامعه و ام بشين بگهين درگه کی و ریکه کی کو اف کسین افریقا زندانی دا بنا آزاد کرن همي ريكت ياسایی ام بردوامين و ام پیوینه کو اف درگه الموب بنو اف کسبنه و آزاد کرن ام بوهی وی و امید دکار سروی چنده کن کاک ڕەمەزان بە هیوایەوەی کە هەوڵەکانتان جێگەی خۆی بگرێ و خواستی زیندانیان بەدی بێت هیوایەوە خوازینکار ئازاد بکرێن نەک خواستەکانەوە کورد بکرێتەوە کە بگوێزرێنەوە بەڵام لانی کەم کە خواستیان لە ئێستەیە ئەوەیە بتوانرێ هەوڵەکان بەنجام بگەێنرێ و بگوێزرێنەوە هیچ نەبێ مامەڵەیەکی باشیان لەگەڵا بکرێت گەورانی سلێمانی کە خۆیان پێیان وایە لێرە بندۆخیان گومان باشترە بێ زۆر سپاس کە لەگەڵمان بووی سپاس بۆ ئەوەی کام بێنی لەگەڵمان بووی ئەرکت کێش